بینەران و بیسەرانی بەڕێز لار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ دوو مژار تاوتوێ دەکات. مژارێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای مووسڵ و داهاتووی ئەو شارە لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە پارێزگای نینەوە هاتۆتە ئاراوە. ئەمە تەوەری دووەممان دەبێت. لە تەوەری یەکەمماندا باز لە هەڵبژاردننی سکرتێری حزبی دیموکراتی کوردستان دەکەین کە دوێنێ لە ڕێگای هەڵبژاردنێکی ئاساییەوە سکرتێرێکی تازە بۆ ئەو حزبە دەستنیشان کرا پاش ئەوەی خالید عەزیزی سکرتێری پێشووی ئەو حزبە دەستی لە کار کێشایەوە. ئێستا لە چوارچەوەی پرۆگرامی باسی ڕۆژدا بۆ یەکەم جار مستەفا مەولودی کە وەک سکرتێری حزبی دیموکراتی کوردستان دەست نیشان کراوە لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانمانە. بەڕێز مستەفا مەولودی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس بۆ بانکێشتن و داوەتی ئێوەی خۆشەویست. دەستنیشانکردنی ئێوە هەڵبژاردننی ئێوە شتێکی چاوەڕوان کراو بوو. بە حکمەوەی ئێمە مەعمولەن سکرتێرەکان دوای کۆنگرە و کۆمیتەی مەرکەزی لە ئەوەڵین کۆبوونەوەی کۆمیتەی مەرکەزی خۆیدا سکرتێر هەڵدەبژێریە و بە کۆنگرەی دەناسێنێ لەو بارەیەوە چاوەڕوان نەکراو بوو چون یەکەمین جارە لە ڕەوتی ئاسایی تێکۆشانی ڕێکخراوەی حیزبیدا سکرتێر دوای ساڵێک لە کۆنگرە بە جۆریشکە هەڵدەبژێردێ. بەڵام بە پێی ئەوەی لە پەیرەوی ناوخۆیدا ئیجازە دراوە کۆمیتەی مەرکەزی لە هەموو کۆبوونەوەکاندا دەتوانێت سکرتێر بەدەیل یەکدەست لە کار بچێشێتەوە یا کۆمیتەی مەرکەزی سکرتێری شتە هەڵبژێرێ. لەو بارەوە چاوەڕوان کراو بوو بە تایبەت دەلیلێکی دیکەشێ بوو چون لە پێش کۆنگرەی 16ەوە هەم بە پێی پەیرەوی ناوخۆی حیزب سکرتێر دەیتوانی کەسێک دەیتوانی دوو جار بە دوای یەکدا سکرتێر بێ. خلاصە کاک خالید نەیدەویست ببێتەوە بە سکرتێر هەرچەند ئەم بەندەش لە پەیرەوی ناوخۆی حیزبدا گۆڕا. بەڵام هەر ئەو کاتی کاک خالید لەبەرەوەی نەپێی خۆش بوو سکرتێری گشتی حیزب ئیدامە بدا نەپێی باش بوو ئەم بەندە لە پێرەوی ناوخۆی حیزب بۆ بگۆڕدرێ و دەستکاری بکرێ. دوای ئەوەی کە وەزێک لە کۆنگرە دروست بوو کەیری خەڵکە فشاری هێنا کاک خالید درێژەی بە وەزیفەی خۆی بدا. ئەم کاتی بە جۆرێک لە جۆرەکان دەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیان باس کرد بوو کە لە وەختێکی تەبیئی و ئاساییدا ئێمە لە کۆمیتەی مەرکەزی دەتوانین بە جوورێکی دیکە ئەم پرسە لە ڕێگای ڕێخستن و لە ڕێگای کۆمیتەی ناوەندیەوە حەلکی. دواتر قسە لەسەر دەست دەکار کێشانەوەی خالید عەزیزی دەکەین. دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سکرتێری حزبی دیموکراتی کوردستان بەو پێیکە کەسی یەکەمی حزبەکەیە و ئەرکێکی زۆر دەکەوێتە سەرشانی ئەو کەسایەتیە. بەڵام کاندیدەکانی ئەم هەڵبژاردنە بینیمان لە دوو کەسایەتی خۆی دەبینیەوە. بۆچی تەنیا دوو کەس؟ یەکێکیان بەڕێستان بوون ئەوەی دیکەشیان ئاسۆ حەسەن زادە بوو. بە پێی پەیرەوی نێوخۆی حیزب هەموو عضوێکی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات حەقێتی بۆ پۆستی سکرتێر دەفتەری سیاسی جێگری سکرتێر خۆ کاندیدکە. ئەم پرس و باسەش کە لە نێو ڕێخستن و کۆمیتەی مەرکەزی حیزبدا مەترەح بوو لە نێو هەموو ئەم جەمعانەدا سێ کەس زۆرتر باسی تەشکیلاتی بوون یا حتا بۆ پۆستی سکرتێریش بە جۆرێک لە جۆرەکان ناویان هاتبوو. بەڵام لە ئاخرەکەیدا بەڕێز کاک ئاسۆ حەسەن زادە و من ماینەوە ئەویش وەکو حەقێکی تەشکیلاتی هەردووکمان خۆمان کاندید کرد و کۆمیتەی مەرکەزی لە دەنگدانێکی تەواو دموکراتیک و ئاسایی بە پێی پەیرەوی ناوخۆی حیزبی دموکرات دەنجیدا و من بە زۆرینەی دەنجی کۆمیتەی ناوەندی بە سکرتێری گشتی حیزب هەڵبژێردام. ئەمە لە نەزەرمەوە هەم لەباری تەجروبە و ڕەوتی ژیانی تەشکیلاتی و ڕێکخراوەی حیزبی و هەم پرۆسەی چۆنیەتی هەڵبژێردانی سکرتێری حیزب لە نێو حیزبی دموکراتدا زۆر ئاسایی و تەبیئی بوو. باش لە کاتێکدا ئاسۆ حەسەن زادە ینی کوڕی کەسایەتیەکی دیاری سەرکردایەتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە و دەستێکی باڵای لە حزبی دیموکراتی کوردستان هەیە و خاوەنی دکتۆراشە. هۆکار چییە کۆمیتەی ناوەندی دەنگ بە مستەفا مەولودی دەدا و دەنگ بە ئاسۆ حەسەن زادە نادا؟ ئایا نهێنیەکە لەوەدایە کە خودی خالید عەزیزی پشتگیری لە مستەفا
مەولودی دەکات؟ من پێم وانێت نهێنەکە لەوەدا بێ نهێنەکە لەوەدا نیە نهێنیەکە لە نیزاممەندێکی ڕێکخراوەی حیزبیدایە لە حیزبی دموکراتدا معلومە کۆمیتەی مەرکەزی حیزبی دموکرات بەخۆشیەوە زۆر کەسی تێدایە کە دەتوانێت وەک کاک ئاسۆ وەکو من و وەکو ڕەفیقەکانی دیکە ئەگەر کۆمیتەی مەرکەزی دەنجی پێبدا ئەم پۆستە بە هاسانی بەڕێوە بەرێ کەسایەتیەکان لە حیزبی دموکراتدا جێگای تایبەتی بە خۆیان هەیە بەڵام ئەم نەقشە ڕێخستنیان نییە تاوەکوونێ بە ئیشارەیەک بتوانن بڵێن مەسەرەن فلان کەس دەتوانێت عۆزوی کۆمیتەی مەرکەزی سکرتێر یا عنوانێکی حیزبی هەبێ ئەوەی کە ئێمە دوو کادری حیزبی دموکرات لە نێو ڕێبەری حیزبی دموکرات بە معلومە ئەوەی جەنابەت باست کرد کاک ئاسۆ کوڕی گەورە پیاوێکی وەکو بەرز مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادەیە دکتورای خوێندووە کەسێکی زۆر موفەقە و سیاسێکی زۆر بتوانایە و سەرمایەیەکی گەورەی حیزبی دموکرات و بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستانە لە داهاتوودا بەڵام منیش وەکو براچووکەی هەموو ئەندامانی کۆمیتەی مەرکەزی بەسوورەت تەجروبەی 37 ساڵ کاری ڕێکخراوەیی و پێشمەرگانە و سیاسی حزبی دموکراتمەیە لانی کەمەکەی لە چۆن بڵێم لە 1970ەوە لە سەرکردایەتی حزبی دموکراتی کوردستاندام نزیک بە 10 ساڵیشە جێگیری سکرتێری گشتیمە و لەباری یاساشەوە یاسام خوێندووە بە کالیۆرسم لەو بارەوە هەیە ئەوەش بۆ خۆی دەتوانێت لە هەڵبژاردننی کۆمیتەی مەرکەزیدا دەور و تەئسیری خۆی هەبێت. زۆر باشە. دیارە بەڕێستان بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردران وەکو سکرتێری حزبی دموکراتی کوردستان بابینە سەر خالید عەزیزی دیارە لە کۆنگرەی 16دا ئەو بڕیاری دابوو دەست دەکار بکێشێتەوە بەڵام سووربووری ئەندامانی کۆمیتەی ناوەندی و دەفتەری سیاسی ئەوە بوو کە ئەو بەردەوام بێت لە کاتێکدا ینی بەردەوامی ئەوەندە زەروڕەت بوو ئێوە پەیڕەوی حزبەکەشتان بۆی هەموار کردەوە کە درێژە بە پۆستەکەی بدە ئەمە بۆچی ئەم زەروڕەتە بۆ خالید عەزیزی تەنیا بۆ ئەو ینی لە نەزەرمەوە بەو تەفسیری ئەوڵەن ئەم داواکاریە بە جۆرێک لە جۆرەکان داواکاریەکی گشتی بوو هەم لە نێو ڕێکخراوەکانی حزبی دموکرات و هەم لە نێو ئەندامانی کۆنگرەی 16هەمی حزبی دموکرات خۆشەویستی کاک خالیدی عەزیزی تەواضوع و مردمدارێکی کە کاک خالیدی عەزیزی هەیە بوو جۆری ئاخاوتن و منعکسکردنەوەی سیاسەتەکانی حزبی دموکرات کە کاک خالید وەکو وتەبێژی حزبی دموکراتی کوردستان بڵاوی دەکردەوە ئەم جێگا خۆشەویستانە و باشەی بۆ کاک خالیدی عەزیزی لە تەشکیلاتی حزبی دموکراتدا دروست کرد بوو یعنی خۆشەویستێکی مەعنەوی کاک خالیدی سەبەب بوو تاوەکو نێ زەرورەتێکی حتمی تەشکیلاتی من پێم وایە ئەگەر لە جەنابی کاک خالیدی عەزیزی جەنابەدە و پرسیارە بکەی ئەو قەتئەن دەڵێ لە نێو ڕێبەری حزبی دموکراتی کوردستاندا کەسانی واهەنە دەتوانن ئەم وەزیفەیە بەڕێوە برن جامچینە لە خاڵێکدا لە نقطەیەکدا خلاصە باشێکی زۆرفیان لە کاک خالیدی هەبێ یا بە پێچەوانە کاک خالید باشێکی باشتری لە نێو تەشکیلاتی حیزبدا هەبێ دلیلەکە و بوو کاک خالید هەستی پێی وابوو دەبێت گۆڕانەکە بکرێ پێشی خۆش نەبوو پەیرەوی نێو خۆی حیزبی بۆ بگۆڕدرێ و حتا مخالفیشی بوو بەڵام زیاتر خۆشەویستەکە و مەعنەویەتەکە لەسەرەوەی زابطەی حیزبی و لەسەرەوەی ئەم زەرورەتە تەشکیلاتی بوو کە جەنابەت باز لە زەرورەت باشە لە کاتێکدا ینی سوور بوون لەسەر ئەوەی ئەو بەردەوام بێ لە پۆستەکەی کە لەگەر پەیڕۆ پرۆگرامی حیزبەکەتان نەدەگونجا بەڵام ئێستا دەست دەکار کێشانەوەی ئەوتان قبول کرد لە کاتێکدا ینی دەستەڵاتێکی شرعی ئەو ماوە درێژە بە حکمی خۆی بدات وەکو سکرتێر نا یەکەم کۆنگرەی 16هەم ئەم خاڵەی لە پەیرەوی ناوخۆی حزبی دموکرات گۆڕی کە کەسێک دوو دەور بە دوای یەکدا سکرتێر بێ ئێستا ئەم خاڵە گۆڕراوە پس کەوایە بەم دەلیلە چون کۆنگرە ئەم بڕیارەی داوە کاک خالید قانونەن و شەرعەن بە پێی پەیرەوی ناوخۆی دەیتوانی سکرتێری حیزب بێ و درێژە بدە ڕاستەکەی من ڕێک ئەوە بوو کە بۆچی لە کاتێکدا کە مافی حکومڕانی ماوە بە پەیڕەوی حەزب بۆچی ئێستا ئێوە ڕازی بوونەوەی کە دەست دەکار بکێش نقطەیەکەیە کە نقطەی تەشکیلاتیە هەر لە پەیرەوی ناوخۆی حیزبدا
کۆمیتەی مرکزی حیزبی دموکرات سکرتێر هەڵدەبژێردێ یعنی ئەسڵ ئەوە نێ حتمەن یەکەمین کۆبوونەوەی کۆمیتەی مرکزی دوای کۆنگرە بەڵکو هەموو کۆبوونەوەکانی کۆمیتەی مرکزی بە شەرتێک خلاصە شەرعیەتی قانونی پەیدا بکە دەتوانێت ئاڵگۆڵ لە ڕێبەری حیزبیدا ئەس دوولەز لە سکرتێریدا بکە لەو بارەیەوە کۆمیتەی مرکزی حیزبی دموکرات کە ئەم کەڕەتەی لە کاکخالیدی قبول کردووە سکرتێر نمێنێ و لە جێگاوی کەسێشکی هەڵبژاردووە بە پێی ئوسوڵی ڕێکخراوەی حیزبی شتێکی قانونی و یاسایی حیزبی کردووە. باش ئێستا ئێمە چاوەڕێی چی لە حزبی دیموکراتی کوردستان بکەین بەو پێی سکرتێرێکی تازەی هەڵبژاردووە و چاوەڕێ دەکرێت کۆمەڵی گۆڕانکاری هەم لە ناوەخۆ هەم لە سیاسەتی دەرەوەشدا دروست بێ ئایا ئەم چاوەڕوانیە لە حزبی دیموکرات ینی دەکرێت یەکەم لام وایە ئێوەش مێژووی حیزبی دیموکرات دەناسن و دەزانن 71 ساڵە ئەم حیزبە تێکۆشانی هەیە و تێکۆشانەکانیشی لە هەموو بوار و ئاستەکاندایە خەباتی پێشمەرگانە پشتیوانی لە خەباتی جەماوەری زەمینە خۆشکردن بۆ ئەوەی لە ڕێگای سیاسی و توێژەوە مشکلەکەی هەلبێ کاری دیپلۆماسی و ناساندنی بزوتنەوەی کول لە ڕۆژهەڵات بە دنیای دەرەوە و پشتیوانی پەیداکردن لەم بزوتنەوە ئەمە تێکۆشانی بەردەوامی نزیک بەو 71 ساڵی حزبی دموکراتی کوردستان بووە و حزبی دموکرات کۆمەڵە پرنسبێکی هەیە بۆ دروستبوونی بڕیاراتی بڕیاران لە حیزبی دموکراتی کوردستاندا فەردی و یەککەسی نییە بڕیار ڕێکخراوەیە لە کۆنگرەدا لە کۆمیتەی مرکزیدا و لە دەفتەری سیاسیدا و لە نەهاددا ئیجراکردن و کوتنەکەی زۆرتر بە نەفەری یەکەمی حیزبی دموکراتی کوردستانە بۆیە چاوەڕوانی لە حیزبی دموکراتی کوردستان ئەگە دەقیق وەڵامی پرسیار دەکردمەوە حولە بۆ وەدەسێنانی ویستی نەتەوایەتی سیاسی کول لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێی ئەوەی لە بەرنامەی حزبی دموکراتی کوردستاندا گونجاوە کەسی یەکەم یا هەر عضوێکی حزبی دموکرات لە ئاراستەکردنی ئەم سیاسەتانەدا یا دروستکردنی سیاسەتەکاندا لە نێو ڕێکخراوەکەی جا ئەم ڕێکخراوەی حیزبی یا ئەم ئۆرگانیزمی حیزبی کۆنگرە بێ کۆمیتەی مرکزی بێ یا دەفتەری سیاسی بێ دەتوانێت دەور و تەسیری هەبێ بۆ دروستبوونی بڕیارێکی جەمعی تاوەکوونی ببێت بە بەرنامە و ئەجەندای کاری حزبی دموکرات لە داهاتوو باشە چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا ینی بۆ بەدەستێنانی ئامانجەکانی بە شێوەک لە شێوەکان بژاردەکانی بەردەستی گۆڕانکاری تێدا بکەن لە کاتێکدا ئێوە هەندێک جار بژاردەی خەباتی سیاسیتان پێ باشتر بوو لە هەندێک قۆناغیشدا باز لە خەباتی چەکداری دەکرا گۆڕانکاری استراتیژی ڕوودەدا لە حزبی دیموکراتی کوردستان گۆڕانکاری لە حزبی دموکراتی کوردستاندا چ بە شکلی تاکتیکی چ بە شکلی ئیستراتیژیک تابعی بزوتنەوەی سیاسی گشتی لە ئێراندا و لە منتەقەدایە چون ئەگە سەیری مێژوو بکەین حەوادساتی سیاسی تاران لەسەر بزوتنەوەی سیاسی کوردستان و لەسەر حزبی دموکرات تەسیری بووە ئەجملە ئەگەر بچین ئەم کاتی کە کۆماری کوردستان تاسیس کراوە یعنی وەزئی سیاسی ئێران لە تاران تەسیری بووە لەسەر دروستبوونی حزبی دموکرات ئەو کاتی و تەحسیسی کۆماری کوردستان دوای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 57 هەتاویدا دیسانەکانی ئینقلاب لە کولی ئێران و کە مەرکەزەکەی تاران بووە تەسیری بووە لەسەر بوژانەوەی بزوتنەوەی سیاسی کورد و نەقشی حزبی دموکرات پس کە وایە نەوعیەن وەختێک گۆڕانێکی نەوئی و ئیستراتیژی ممکنە لە سیاسەتی حزبی دموکراتدا دروست بێ کە گۆڕانێکی نەوئی لە سیاسەتی گشتی لە ئێراندا و بە تابعی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دروست بێ باش ئێوە سەبارەت بە هەڵوێستی ئێستای ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان بازدەوە دەکا کۆنسوڵخانەی عەرەبستانی سعودیە لە هەرێمی کوردستاندا بخرێ کە پێی وایە بە شێوەک لە شێوەکان ینی ناسەقامگیری بۆ ناوچەکە دروست دەکا چۆن ئەم هەڵوێستەی کۆماری ئیسلامی ئێران دەخوێننەوە ینی چۆن دەڕوانە ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی ئێران ئێوە پەیوەندیتان لەگەڵ هەرێمی کوردستان بە چ شێوەیەک دەبێت لە مەودووە ئێمە لە پێشدا بوونی کۆنسۆلخانە و مەراکزی دەوڵەتان لە هەرێمی کوردستان
بە پوانێکی مثبت بۆ هەرێمی کوردستاندا دەبینین لامان وایە سەباتێکی سیاسی لامان وایە جێگیرکردنێکی سیاسی لەو هەرێمە و لە پایتەختی هەرێمی کوردستان هەیە بۆیە و هەموو تەوەجۆ سیاسیە اقتصادیە فەرهەنگیە دیپلۆماسیە بۆ هەرێمە دەکرێت و ئەو هەموو مؤسساتە سیاسیە لە باتیەوەی لە جێگای دیکە دامەزرێ هاتووە لە پایتەختی هەرێمی کوردستان دامەزراوە. نقطەی یەکەم لامان وایە کۆنسۆڵخانەکان ئەگە بە شکلی قانونی و یاسایی بەپێی ئەم ڕێوشۆنانەی کە کۆنسۆڵخانە لە وڵاتان دەبێ هەیان بێ ئەگەر لە هەرێمی کوردستان ئەمەلکەن قەتئەن ئەوانە ناتوانن بچنە ئەم خانەیە کە ئێران دەیڵێ وێ دەچێ تەجروبەی ئێران و ئیسفادەی خراپی ئێران لە کۆنسۆڵخانەکانی لە منتەقا و لە دەوروبەر ئەوەی بدا بە ئێران کە زەینێتی وایە چۆن ئەو لە کۆنسۆڵخانەکانی خۆی کاری خراپکاری و غیری یاسایی لەباری قانونیەوە کە نابی کۆنسۆڵخانەیە بیکە چاوەڕوان بێ پێی وایە کۆنسۆڵخانەی وڵاتانی دیکەش دەکە. ئێمە لامان وایە کێشەی سیاسی ئێران دەگەڵ وڵاتانی منتەقا مەخسووسەن دەگەڵ وڵاتێکی گەورەی وەکو عەرەبستانی سعودی و خەتەری بەرژەوەندیەکانی وێ کە ئێران زۆر ڕاحەت ناتوانێت هەرچی پێی خۆش بێ بیکا و بڵە وە نەمایندەجیشی ئەبکا و لە تەنیشتیوی وڵاتی دیکەش هەیە کە بە جوورێک لە جۆرەکان لە باتی لە مقابل حرەکەتی ئێراندا لە تەشویق و هاندانی شیعەکان بۆ دروستکردنی بحران و ئاڵۆزی لە منتەقەدا وڵاتێک چیە ممچینە تەوەجۆی لەم بابەتە نەک بە ئەندازەی ئێران خراپ بەڵام لانی کەمەکەی لە مقابل مەسەلەن ڕەفتاری غەڵەتی ئێران کە بە ناوی وڵاتێکی شیعە مەسئەب دەیکا ئەویش ئاکسول ئەمەل نیشاندا بۆیە بەوە قەرس و خراپە ئێمە ئەوەی ئێران قەتئەن بە شتێکی بە دەستێوەردان دەزانین بە دەخالت دەزانین و بێپرنسیبی سیاسی ئێران دەزانین کە مەعمولەن ئەم بێپرنسیبانە ئێران لە موردی وڵاتان و کۆنسۆڵخانەکان و مەراکزی سیاسی جێیەکانی دیکەدا دەکەن. باش ئەگەر مافی ئێران نەبێ باز لە داخستن و کردنەوەی کۆنسۆڵخانەیەک لە هەرێمی کوردستان بکە یاخود هەر ناوچەیەک کە خاوەن سەروەری خۆی بێ وەکو هەرێمی کوردستان ئێوە مەترسیتان هەیە لەسەر ئەوەی لە کاتێکدا ئێران ڕازی نییە لەسەرکردنەوەی کۆنسۆڵخانەیەک لەسەربوونی ئێوە ڕازی بێ یاخود بە شێوک لە شێوەکان فشار بخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ینی بە شێوک لە شێوەکان وا بکە ئێوە لەو ناوچەیە کە لە هەرێمی کوردستان جێگرن ینی نەمینێ. ئێمە لە پێشدا ئەم قسانەی کاربەدەستانی حکوومەتی جەمهوری ئیسلامی لە عێراق بەگشتی بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە دەخالەت و دەستێوەردان لە ئومور و لە سەروەری یاسای ئەم وڵاتەدا دەزانین محکومی دەکەین و پێمان شتێش خراپە. دووەمەن ئەگەر ئێران مەجای هەبێ هەر وەک لە شەوی یەڵدادا شەوی لەدایکبوونی دکتۆر قاسملو هات کردەوەیەکی تروریستی خەتەرناشی لەسەر ئێمە ئەنجامدا بەڵێ ئەمانەی کە جەنابەت دەیفەرمووی ئێران لەسەر برکە و بارەگا و مؤسساتی حیزبەکانی ڕۆژهەڵات دەیکا بەڵام لامان وایە سەباتی سیاسێکی کە لە هەرێمی کوردستان هەیە تاهود و مەسئولیەتێکی سیاسی و ئیدارە و بەڕێوەبەرێکی سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕابطەیەکی مەعنەوی کە لە نێوان کوردەکان لە ڕۆژهەڵات و لە باشووردا هەیە بە هیچ وەسیلەیەک ئیجازە بەوە نادرێ ئێران بتوانێت کاری غەڵەتی لەو شێوەیە و کاکە بە نەزەر ئێمە ئەگەر لە بوارێکدا مەسەرەن ئەزیەت کردو فشارهێنان بۆ بارگا و بۆ حیزبێکی سیاسی ڕۆژهەڵاتە لە باشووری کوردستان بەڵام لە نەهایەتدا کارێکی خەتەرناکی سیاسیە کە پێی ئێران دەگرێتەوە و ئێرانی پێ محکوم دەکرێت و ئێران ناتوانێت کاری وا بکە. باشە یعنی چوە لە حکوومەتی هەرێم دەکات لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بکات دەست بە ئێوە بگرێ بۆ مانەوەتان لە باشووری کوردستاندا لە کاتێکدا ئێران وڵاتێکی گەورەی ناوچەکەیە و ینی کاریگەری زۆری هەیە لە ناوچەکەدا ینی بۆچە ئەوەندە دڵنیان ئەو دڵنیایەتان لەسەر چه ئاساسێکە؟ ئەوڵەن ئێمە ڕابطەی سیاسی نێوان هەرێمی کوردستان و ئێران و پەیوەندی بازرگانی و مراودات بە شتێکی سروشتی و تەبیعی دەزانین و لامان وایە ئەم قسانەی کە مەسئولینی سیاسی هەرێمی کوردستان دەیڵێن
کە لە وڵاتی ئەوانەوە یا لە منتقەی ئەوانەوە ینی ناکرێ ئەمنیەتی وڵاتێکی دیکەوە خەتەرخین قسێکی سیاسی مەسئولانەیە ئێمە دەرچی ئەوە دەکەین دەرچی وەزئی هەرێمی کوردستان و سنووریش دەکەین دەرچی ڕابتەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و جیرانیش دەکەین بەڵام لامان وایە مەسئولیەتی سیاسی هەرێمی کوردستان فەرهەنگ و عادەت و تەقالیدی کورد لەو منتەقەدا ئیجازە نادا ئێران بڵند پەروازی وا بکە و ئێران دەخالێت و دەستێوەردانی وابێزیە بکە مەسەلەکە بە مطلقی 100% نییە بەڵام فەرهەنگ و تەقالید و منطقی سیاسی بە ئێمە دەڵێ هەرێمی کوردستان نابێ ئیجازە بداکاریی وا بکە دەناگەر ئیجازەی پێ بدەیت بەڵێ ئێران قانونی نێودەوڵەتی ڕعایەت ناکە ئێران سنوورەکان ناناسێ ئێران بۆ بەرژەوەندی خۆی و بۆ دروستکردنی بۆحران هەموو شتێک دەکا بەڵام ئەوە مەسئولیەتەکە لەسەر شانی هەرێمی کوردستان و مەسئولینی سیاسی هەرێمی کوردستان و ڕاستەکەی فەرهەنگی نیشتمانی و میلی و نەتەوەی نێوان کوردستانەکە نابێ بێڵە ئیجازەی وا بدرێت لە کاتێکدا کە ئەگەر تەمەشای ناوچەکە بکەین بە شێوەک لە شێوەکان دۆستایەتی ئێران دۆستایەتی وڵاتانی ناوچەکە بۆ ئێران کەمتر دەبیندرێت بەڵام بۆچی تاوکو ئێستا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەنانەت حزبی دیموکراتی کوردستانیش لە نێویاندا پەیوەندێکی تۆکمەی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتانی ناوچەکە نییە تا بە شێوەک لە شێوەکان ڕەوشی کورد و ڕەوشی حزبەکانیش باشتر بی لەوەی ئێستا هەیە یەکەم دەوڵەتانی ناوچە و دەوڵەتانی زلهێز ئەم دەوڵەتانەی کە لە مەندەقەدا خەریکی تێکۆشان و تاقیبی مەسائلی سیاسی و منتەقەینە لە بەرژەوەندی سیاسی اقتصادی خۆیان دەگەڕێن لە بەرخاتری کورد نایەن تەنزیمی ڕابطەی سیاسی خۆیان دەگەڵ دەوڵەتی ئێرانی بە قووەتکەن یا بێهێزکەن پس کەوایە وەزئی سیاسی منتەقە دەور دەبینێ لەسەر پێی بەڵام ئەگەر بەڕێز مستەفا ئەگەر تەمەشای باکووری کوردستان بکەین هەرچەندە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بە شێوەک لە شێوەکان پارتی کرێکارانی کوردستان وەکو پارتێکی تیرۆریست پێناسە کراوە بەڵام لە ڕۆژئاوادا کە پەیەدە تەواوکەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە ئەمریکا چەکی پێدەدا و پشگیرێکی تەواوی دەکات تا ڕادێک بۆچی لە ڕۆژهەڵات هیچ یەکێک لەو حزبانە نەیانتوانیوە و خۆتان دەڵێن خۆیان بگەینە چوارچەوەی ئەو بەرژەوەندیانەی کە ڕۆژئاوا و ئەمریکا دەیخواست 6 ساڵ پێش ئێستا لە سووریەش ئەم وەزعی کە ئێستا بۆ کوردی سووریە و بۆ پەیەدە ڕوویداوە ڕووی نەدەدات لەبەرەوەی وەزعی سیاسی لە سووریە بەو جوورە بوو ئێستا هەیە ئەمریکا ئێستا لە منتەقەدا دەگەڵ داعش لە شەردایە ئەم هێزەی کە لە ئەرزدا بە توانایەکی زۆرەوە دەگەڵ داعش شەردەکە لە بەرژەوەندی ئەمریکادایە کۆمەژی بکە چونکە دەلیلەکە بە نەزەری من دەبێت لەو نقطەیەوە بیبینین دەنا ئیستراتیژیەن ئەوەی ئەمریکا و وڵاتانی دیکە هاوکاری پەیەدە و تێکۆشەرانی کوردەکەن لەبەر خاتری ئەوە نییە بیان هەوێ لە خەریتەی دواڕۆژی سیاسی ئەم وڵاتەدا موقعیەتی کوردەکان ئەوەندە بەهێزکەن مەسەلەن وڵاتێکی فدرالی مناسب لە سووریە دروست بێ و کوردەکانیش لەم وڵاتە فدرالیەدا لەم سیستمە فدرالیدا هەم لە دەوڵەتی مرکزیدا نەخش و دەوری خۆیان هەبێ هەم لە منتەقە و لە هەرێمی خۆیاندا خاوەنی ئیدارە و بەڕێوەبەری خۆیان بێ یعنی بوونی هێزی بە توانای چەکداری کورد لە سووریە وای کردووە لە ئەرزی واقعدا کە ئەمریکا بۆ چوونە پێشی سیاستەکانی خۆی کۆمەک لەو هێزە وەرگرت دیارە کاتمان بەرەو تەواوبوون دەچێت تەقویەتی کات پرسیاری زۆرشم مابوو بەڵام دوا پرسیارم ئەگەر پێویست بکەم ویش ئەوەیە ینی پرسیاری دیکەم هەیە ئەگەر پێویست بکەم ئێوە ماوەکی زۆرە خەباتی چەکداری لە دەرەوەی سنوور بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران گرتوتەنە بەر و ئەم بژاردەیەتان پەیڕەو کردووە تاوکو ئێستا نە کۆمەڵگەی نێودەوڵەتی نە ئەمریکا نە هیچ وڵاتێک لە ناوچەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکاری ئێوەی نەکردووە بۆچی ئێوە بژاردەی گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران
هەڵناگرن یاخود جێبەجێی ناکەن بۆچی بیرتان لەوە نەکردوتەوە لە خەباتی سیاسی لە نێو کۆماری ئیسلامی ئێراندا بکەن بژاردەی گفتوگۆ یەکەمین بژاردەی حیزبی دموکراتی کوردستان بووە لە 70 ساڵ لەوە پێشەوە دەگەڵ نظامی پادشایەتی ئەو کات و دوای سەرکەوتنی ئینقلابی ئێرانیش دیسانەکانی بژاردەی گفتوگۆ یەکەمین بژاردەی حیزبی دموکراتی کوردستان بووە ئەگەر سەیری نووسراوەکانی ئەم کاتی حیزبی دموکراتەکە یا جۆد لە قسەی مەسئولینی سیاسی ئەو کاتی حیزبی دموکراتەکەی مەخصوصەن دکتۆر قاسم لوەک و سکرتێری گشتی حیزبی دموکرات لەوێدا دەبینی بژاردەی ئەسڵی حیزبی کەواتە دەرگایەکی داخراوە بۆ چوون بەڵێ لە نەزەر ئێمەوە زەمینەکە بە جوورێک باش لە نظامی جمهوری ئیسلامیدا مەجالێک ناهێڵێت تاوەکونی لە ڕێگای گفتوگۆوە بەویستە سیاسی و ئیجتیماعیەکانی خۆت بگەیت با ئەوە دوا پرسیارم بێ سەبارەت بە یەکگرتنەوەی هەردوو حزبی دیموکرات دوێنێ بەڕێز مستەفا هیجری لەگەڵ ئێمە بەشدار بوو لە پرۆگرامەکە پیرۆزبایی لە ئێوە کردووە ومێدی خواست کە دەستنیشانکردنی ئێوە وەکو سکرتێری حزبی دیموکراتی کوردستان هەنگاوەکە بەرەو پێشەوە بە چی دەڵێن لەسەر لەبارەی یەکگرتنەوەی ئەو دوو حزب لە پێشدا سپاس بۆ کاک مستەفا بۆ پیرۆزبایی کە کردوێتی ئێمە پرۆسەی یەکگرتنەوەمان دەگەڵ هاوڕێیانمان دەست پێ کردووە و باشیش چوینە پێشێ نزیک بە کەمتر لە ساڵێکە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم پرۆسەیە ڕاوەستاوە هیوادارین زەمینە خۆشتر بێ هەرچی زووتر ئێمە بتوانین ئەم پرۆسەیە دەست پێ بکەینەوە و دیالۆجێکی جددی بۆ سەرکەوتنەوەی دموکراتەکان بکەین ئەوە ئەجەندا و ئەوە یەکێک لە کار و تێکۆشانەکانی ئێمە بەڕێز مستەفا مەولودی سکرتێری تازەی حزبی دیموکراتی کوردستان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ هاوکار بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناو بڕێت بینەران و بیسەرانی بەڕێت جارێکی دیکە سڵاوتان لێبێت تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی ئێستایی پارێزگای نینەوە و داهاتووی ئەو پارێزگای بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری بەڕێز عەبدولقادر شنگالی جێگری پارێزگاری نینەوامان کردووە بەڕێز عەبدولقادر بخێر هاتن بۆ پرۆگرامە باسە ڕۆژ دەستپێکی من دەخوازم لەسەر ڕەوشی ئاوارە بە ئاخابم یعنی نوکە ئاماری دەفوە هەنە چ ئاوارە ژمارەی ئاوارە چەندنتان و کە هاتنە هەرێمی کوردستانی زۆر سپاس طبعا دەستپێکی وەختی مرۆڤ بەحسێ ئاواری مووسڵ بکێ دەبێ دەستپێکێ سوپاسی حکومەتە هەرێما کوردستان و سەرۆکاتی هەرێما کوردستان و هەمی خەڵکی کوردستان بکێک و کاریان ڤیباری تەحمل بکەن و کاریان هاریکاریەکێ پێشکەش بکەن وان ئاوارە ئاوارێت میسڵ ئەوەی بەرە کوردستانی هاتین ژ دەستپێکێ وەرە طبعا هەندێک منطقە ئەسکارم بێژم دۆروبەری تو سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانی دیکەی بە سپاسی حکوومەتی بەغدا کۆمەڵگەی نێودەوڵەتی ینی لەزاریتە نەبوون چمە ئەس نوکە بەرچک و دیار کەش بەرچێ دەستپێکێ دەبێت سوپاسی حکومەتە هەرێما کوردستانی سەرۆکاتیا هەرێما کوردستانی کۆ هەمی خەڵکی کوردستان طبعا وەختی داعش دەرباسی مووسڵ بووی هەندێک منطقەش دۆروبەرێت مووسڵ خاستن ئەو منطقێت ئەوەت پێک هاتی خەلکی مووسڵ تێدا و مکەوینات تێدا وەکو منطقەی زدی بن و مەسیحی بن ئەو منطقە هەمی خالی بوونش خەلکی خۆ و هەمی هاتنە بەری خوددانە کوردستانی وی وەختی دەستپێکێدا چه ئامادەکاری نەبووش لای حکومەتە مرکزی و لای حکومەتە هەرێما کوردستانیش بەس خەلکی کوردستانی و حکومەتە هەرێما کوردستانی کاریە دەری خوشوان ڕەبەکە و کاریە مساعدەیشوان ڕەبکە و کاربن جارێکاتی تر حیاتا خوبرێ ببێت نوکە زێدە ئاخافتن لەسەر ئەوە حکوومەتی بەغدا ینی ئەرکی خۆ باش جێبەجێ ناکە لەسەر پارێزگای نینەوە ینی بدیتناتە سەدەم چنە براستی يعني تعامل حكومتها بغداد من 2013 من بوموكو جيجريكي باريزغاي موصل يعني بري داعش بيتا بدرباس بي موصل بيت ما اتصال القلب بغداد هبو وما موازنين ما همش بغداد دائما تعاملها بغداد لقل باريزغاي موصل مختلفة جهمي باريزغاي دي ترى من نظام السبب شيء يعني حتى الأوضاع الاعتيادية يعني وكي برفرسكي إداري يعني أو يعني
سياسة بغداد يعني سياستها بغداد تجاه موصل هرديم جوازش همي محافظة آمانجا السياسي بتشتبه هنا أكيد طبعا يعني حتى يعني الهمي حتى موازنات بارزقها موصل الوقت احتيادي ده بدرستينات قهاتنا بارزقها موصل ده أبا طبعا نازب تند بيجم همي حكمتها محلية موصل بيجتن وخاصة بشتي طبعا بشتي دربازبونا داعش الموصل ده تعاملها بغداد لقى محافظات دوك محافظة صلاح الدين ومحافظي رمادي قالك يا مختلف بو اش محافظة مثل اش بو دعمو بو هاريكاري بو حكمة المحلي بو حكمتها محلية موصل خاصة البابتي آوارد طبعا حتى في قابي حتى في اللحظة تشه هاريكاري بو حكمتها موصل نهاية يكرنكو أو بجدار ببي بو هاريكاريا آوارة يعني او تشتهات يكرن همي بريكا حكمتها هريما كردستان هات يكرن وبريكا ري خراوي الدولتي هات يكرن بس وكو حكمتها محلية موصل من مسؤولي في اخف نما حتى معركة الشر جاي ردست بينكر ما هما هي بيجاري ما تشد دور نبويا تشكو تشد عمج بغداد هاد بو حكمتها محلية موصل اجبر ويك شو الصورة دي ديارنا حكمتها محلية موصل تجارة ديارنا بوكو بکاری خراب و برانبری آوار. باشه گلک جار آمار دبیجن نوکمرو نزانی چند کس آوارین خاکی هرم کردستان بون. آواره خلق الهرم کردستان تقریبا يعني اسكارن بيجم نوكا منطقة اسكارن بيجم تشند هنا بس الشر موصلي فيتالي آواره تقريبا بنا نزقا صدو هشتي هزارة بس يبري خلق الشنغاري وكم قوتي دا دورو بريد موصل اسكارن بيجم سر شصدو بينجي هزار آواره هي الهرم كردستان. باشه. يعني بري بغداد وصادقوت بوجه ما بو بارزگاه نينوا ترخان كريا يعني او بار دس وجيشت من قلت يعني حتى في قافي يعني نوكا از بحسي موازنات بارزقها موصل بكم 2016 حتى في قافي افا مكتنا 2017 هندك موازنات اجي دهش صدي نجحشتي او دي ترهمي پاره نهاتیه تا ویگا بو پارزگاه موصل پاره نهاتیه بو پارزگاه موصل جبرت او نزيبون هنا يعني دنابرا اداره پارزگاه نينوا دقل حكومه هرمي كردستان او نزيبون يعني او نزيبون اسباب تخو هنا شكو براستي موكو حكمتها محليه موصل طبعا حتى نبس ام وكو كرد بجدار اللي حكمتها محليه موصل حتى وبرادره عرب لحكمتها محلية موصل أم خد بين النزيج هريما كردستان بهتر إش حكمتها بغداد شكو حكمتها هريما كردستان طنقافية ده بشتفاني لخلق موصل كر بشتفاني لهمي بارزقاء موصل كر حتى لحكمتها محلية موصل جكر جبروي شان يا مدبينا من نزيج وان بهتر وهر ما اتصال هنا ما مدى خوازيت كن لبغداد يعني براستي قالك سردان شيبونش همي حكمتها محلية موصل بو رئيس وزراء رئيس مجلس نواب وهمي وزاراتك كاربن بشتفانيا حكمتها محلية موصل كل مخابن او دعمهاتي نلوي مستوى مشكلة حكمتها محلية موصل افيقا فيتي يعني الصدمة نزيبونا اداره بارزگاه نينوا دقل حكومه هرمي بشكي يعني بغداد وصاد خوازي چونكي هاريكاري بارزگاه نينوا ناكل او هذه بيه تحصيل حاصل وقتها قر بغداد هاريكار نبت اكيد اما بدائلها بند بدائلها قاربن كاو كي قاربت هاريكاريا ما بكي وحكمتها هريما كردستان شروجه اولي ورا حتى وقت داعش درباز بوي براستي يعني شو تخسيري نكري القلب فارزقها موصل يعني قالك جار وصاد برسن قازانجي كردان يعني قازانجي خلقي باشوري كردستان لهاريكاريا خلقي نينوا چنه چه قازانجك دستوان ديني يعني جبرت شيء يعني هافلاتيك لهفلير لدهوكي ناني خود دقل اواريكا تاخا موصلي كربك دقلوي هو دليل كسر انسانيات خلق كردستان هو دليل كسر بيك فجيان الكردستاني بيدات بتن طبعا خلق كردستاني معروفه بفيتشتي يعني وقت بشتوانيا كابراي كيف يكي عرب خلق جياره هاتيا فيغافي اقرت الشارعات هولير بشهر منطقه كاو كمنطقه اكوا انكاوا تبيني فيك جي عرب هم خلق الرمادين وخلق موصل وخلق صلاح الدين هذا دليلك بانه حكمتها هرما كردستان تشوف فرق جوازي نابي يعني بري ديتنا كي وسا خرابه بولسر كردان
يعني قال لك جار وصاد قوتن يعني ديتنكي وكي رجمي بعسها بو كرد طبعا مخرب النظام قال لك اخافتن نوكا او ديتن او دوتن هاتيا هاتينا قراندن قورن اكيد صدي نوكا صدي خلكي نينا وصاد فكرن كرد دوستيوان اكيد طبعا اكيد فيجا في خلكي موصل فيجا في اود بيجين حتى دنيا مقنجا كردستان جبيرنا كن حكمتها هرما كردستان جبيرنا كن شكل طنقافيا كده فعلا بو بشتفانيا خلكي موصل باش افا ننمتي افا حقيقتك واقعك يعني خلكي موصل يدبيني بشافي خروجانا باش قال لك نافچين تازه نوين آزاد كراو لدست پیشمرگین کردستان دا هنه حکومتی بغداد قال لك جارده بيجي من هاریکاری وان نافچه دکم هیچ هاریکاری که وصاك کردنه حتى فيجا في حكمتها طبعا من مسؤولي في اخفتني ما هتانكي شر جايا ردست بينا كربو هما حكمتها بغدا بتشجر اعتراف نكركو هندك دافري درزقار بوي باريس قها موصل دهنا ما نزيقاد ما دانزدا وحديت اداري هابون وكو قضا وناحيه ما هابون درزقار كريبون او منطقه او منطقه كردستاني يد درفي اداره كردستاني وسردست بيشمرقه هادونا كردستاني هادونا رزقار كرن وبيشمرقه بصدا شهيدا حتى رزقار كرن او منطقه حتى انك دس شرقه يا ردست بينكر اصلا بغداد اعتراف نكر كو اف منطقه رزقار بوين اف تابعي موصل ده بيت دعمك تقديم بكن شد دعمنا هذا تقديم بل وقت عكس حسكن في ملاحظه كامل كم وقت جيارة هاتا رزقار كرن شنو حكمتها بغداد اعتراف كر بانه هندك مناطق ديت رزقار بوين هند دبي بشتفانيك بيتا كرن تشكو معقوله بشتفانيا جيارة بكي وبشتفانيا شنغاري نك شنغاري برساري من الرجل السرا واخافتن تو كسكي الشنغالي عبد القادر الشنغالي يعني او سياستي بغداد شنا يعني هاريكاري خلكي جيارة دكا بس هاريكاري خلكي الشنغال ناكاتن لدامه كيدا يعني كسن سرباسهن حشدي شعبيهن متشيوان ددا من مدفياز في ديار بكم يعني او يعني حكومتها بغداد حطانكي يعني من نظرك جواز نيرة الشنغالي لوان منطقة كردستاني مختلفة مناطق دي تجارة يعني اعتراف نكر ما قالك سردان بو بغداد كرن ما قالك اجتماعاتها ما طالب كركو بشتفانيك بيتا كرن بوان دافريد رزقار بوي او دافريد كردستاني دربي إدارة هريما كردستاني او بسر موصل حتى فيغا ما تقاستكو بشتفانيك بيتا كرن كو منطقة بين افادا كرن كو امكار بن خدماتها جارك هذه بزفرين داخلك فقريوان منطقة مخابنها تشجارة دعمنا هذا تقديم وقت جايارة دست بيكر ورزقار كرنا موصل دست بيكر شنو هندك برا هذا ترخان كرن بو مثال وكو الشنغاري هذا ترخان كرن يعني اوصالك بو الشنغالي يا رزقار كريبو كسينا قلت الشنغالي يا رزقار كريا دبي بشتفانيك بكن هذا طبعا همي دليل بانه تجاره بغداد نفيا استقرارك فيدا بالباريس قها موصل دائما طبعا فيت تشتد بينم او تصرفات فيكا ويغا فيت بنجي ادبيجم رايي من اواكو ممكن نجارك هذه استقرار فقري الموصل ده حتى هاجر داعش دركا فيتجي حتى هاجر داعش دركا فيتجي في شكل فيغا فيدا از بيجم جارك هذه الموصل فناقرت وكو بري كو موصلك بيكفا وموصلك همي خلقي بيكفا بيتلو همي وكو محافظك تعامل بيت الكرين القلب بغداد باش ما قال سر شنغال باخا في نوكا شنغال قالك جارن دبيجن بوتا خالك صراع سياسي دنا برچن حزبك نگوشان ديوا سردان شنغال كربو داخوازي وكربو او بناو تلارين كحزب لفي باجردا يعني داگير كردبون ياخد بارگای خو وكربون چول بكن نوكا كيش حزب بيجريا بفان بريار كيريا كيش حزب مان طبعا شنغال اسحس كم تركيزك باب السيرفي نقطه شنغال اسكارم بيجم يعني بعد خويا دركتي وكو باجارك لسر باريس قها موصلفه اسكارم بيجم صراعك اقليمي هيا السر شنغاري او صراع اقليمي نلسر اهميه الشنغالي كو شنغال ببي تابعي في جهتي ان تابعي في جهتي اهميه بو خلق الشنغالا ياخذ بو جغرافيا الشنغال وكو جغرافية الشنغال يعني بويا صراعك اقليمي تيكرن النيفا ايران وتركيا ده سر ارض الشنغال اذا مخابن عندك خلق الشنغال يجي ورطين القلبي مشروعي بيبخو بالظانبن
شنگار اما وكو بارزگاه موصل مبخو يعني روجا اولي رزگار هات شنگال هاتي رزگار كن سرخا سردست پیشمرگه مسردان شنگالی کر ما داخواست کر کو امکار بن جاره که در خدمات بزفرین چکو آوارد شنگالی صد آوارنا خلق الشنگالی ما دفيا زوتلين وقت خلق الشنگالی بزفريا منطقة خب بزفقر يا شنگالی جاره که دفقري حياتها خبرو بريفا ببتن لي مخابن قلق اصلا كدنا بيشا ماذا يك شوان اصلا او جهات السياسيه موجود وميليشيات موجود الداخل الشنغاري ده بنا اصلا البيشا حكمتها محليا موصل لك كهربي جارك هذه تر حياتي بزفرين الشنغالي هرشان دائما وكو من ديار كري طبعا او امكانيات نين كو امكارب اسكار ازبيجم كود شنغال افدانكن شنغال فان امكانياتها نهاية افادان كرن بس ما تفيو امكاربن خدمات دروجانا پیدا بەڵام نوکە حکوومەتی هەرێم ینی وسادا ئاخاوی 24 میلیۆن دۆلار لە ڕێگایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوین کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ باژارن شنگال و دەردورێ وێ باژارێ دەڤەرێدا تەرخان کرینە نێمە دەستپێکی باش نینە بۆ او بجاز دنوكا ترى دياركم كجري وضع الشنغاري شلون اما ما بينقا فافيتين بوفي موضوع البرسيارات او بوكا وشلايان السياسيين ادهاري كاربون القلو وشلايان السياسيين اما طبعا ما دا خاص كرش همي لايان السياسي او مقرات الدولتي برين ويت حكمتي برين كو جارك هذه خالي كندام جارك هذه كاربن دوائر فكن جارك هذه ام كاربن خدماتها درس بكن همي احزاب السياسي شوان حزبها بارتي ديمقراطي كردستان وحزبها يكتي وافانا براستي احترام البرياره بارزقها موصل كر وراسا او دوائر تسليمي حكمتها محليه موصل كر لمخابن تني باكاكا وحتى في غافي حتى في لحظه يجي باكاكا تسليم نكرن او مقرات او بنا اصلا البيشام هذا براستي اما قوتوان ما بريارك هاي دبي خاليكن الممدتك جداوان جواب وان ابو امام خالينا كن ما ارتباطه ما لقل بغداد ووقت بغداد قلت ما خالي كن ما دخالي كن وقت بغداد قلت ما خالينا كن ما خالينا كن في ديار حتى في قافي بغداد قلت نقلت يوان خالي كن وحتى في قافي البارقايد حكوميه الشنغالي ده معايا افا طبعا اسطنقك طبعا اف اسطنقت بيداد بالنبز بو حكمتها محليه موصله متفاز في دياركم بو همي كسا كاربن خدمتك تقدمكم بو خلق الشنغالي يعني حتى رخراوي النيو دولتي مرو جانا او منظمات غازندات كن بو جبر فان اسطنقت بيدان كن بيشا كاري واندكو جارك هذه تركاربن كاربكن الشنغالي باش سرب اجبر فان تشتامدي قالك ضروري حكمتها محلي بريارك درشو حكموكو ممثله شرعيه باريس قها موصل بريارك درشو كو دبي باكاكاش شنغالي بدركه بتن چاوا او دبيشي من چاوري برياري بغداد كان في مشكله هذا يعني دبيت همي دولات وهمي حتى بغداد احترامي البرياره حكمتها محليه موصل كن او يا بريار دايكو باكاكا بدركه طبعا بالمناسبه ما وكو ممثله باريس قها موصل همي مؤتمراته والهمي اجتماعاته ما دا خواسكري بس حتى نقول براس راس دقل بغداد اخافتنا بل ما راس راس القلب بغداد اخفت الهمي كون بنا دا ما بحثي في موضوع يكري ونبس القلب بغداد براستي اللي حتى لقل سفارات امريكا والمانيا خاصه هردو سفارات او تكون مهتمه بشنغالي بيتر ما دا خواسكري برسمي يعني الهم اجتماعات هذا ما دا خواسكري كوهاري كاربن باكاكا زوتري وقت الشنغالي درين تشكوا وجودها باكاكا للشنغالي معناوي استقرارك فناقر يد الشنغالي وجودها باكاكا الشنغالي معناوي خلق الشنغالي هرد المخيفات هذا مينيتو هر خلق الشنغالي نشد بزفرته باش هون وكيب اداره بارزگاي نو دقل مانا باكاكانينا الشنغال انه كبحث الضرر وزيان بارزگاي نينوا بكين يعني تو دخم يعني چند ضرر هنا اللي في باجار دا والشر داعش چند ضرر موصل هم يعني طبعا منطقه عن منطقه فرقه اما وكو من قالك جاز في اخذني برجم داعش قالك جارة تركيز افي تصير هندك مناطق عندك مناطق بهتر يعني نسبة وكون بيجن بحث الشنغاري يعني بكن الشنغاري كان بيجن سر الشيستو بينش حتى بهفتيها
يا ويران بويشن بنفسي وقتها قرت بيتشيا جيارة سحكيا جيارة يا ماي هندك باجار ديد ماين راسه ضرره هي ضرره كان هيا مظنه او ضرره بس ما توقعت كركو ضرر بقلك ايش باش او سياسه داعش شدك اكيد شكو داعش دخوازي عندك بطاخن باش بي عندك طاخن زي اكيد داعش وقت بيت وكو مشروع كي داعش هات بو دستي خبسر موصل دكر داعش زان الموصل ده نامني روجا درباسي موصل وي داعش زاني وكو افرود دركه في الموصل بدا بيا عندك اثار بيدا بك الموصل ده وحتى هر او فتنه بردوان بيت الباجاري موصل ده وجارك هذه بيك فجيان قال لك جار دبيجن حكومتي عراق بز مليار دولار بو بارزگاینینەوە ترخان كريا آمده كريا پشتی رزگار بونا تيدا يعني صار ما حاسس كان 20 مليار يعني اشتكي وصاها يعني زيادة بو راقياندنا خير حتى في قافيت تشتكي وصانية او مجرد دراسات واحصائيات تقدير اضرارها اما همي منطقه هشي منطقه رزقار بك بيت رزقار كرن اما راسن دراسات درستكن كو ضرري وشنده ومبالغ شندن اگر دو ما هي برسر يعني تخميني وشنده زررين او شر والله نشم رقمك بيجن بس اكيد مبالغك قلك منظمه فين بوجارك هذه تو افادان كرنا موصل همي رواد كان جارك يدن موصل وكي بريبي ابد بهورنا شي جاره موصل وكو بري نازفرتن شامل آليافا شامل آليافا جارك هذا موصل وكي بري نازفرتن برئيس عبد القادر الشنقالي جگری پارێزگاری نینەوە زۆر سپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمە زۆر سپاس بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش